بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بەڕێزان. دۆخی گەنج لە ئێستای کۆمەلگای کوردیدا. پێوەرێکی سەرەکی بۆ زیندوێتی کۆمەلگاکان بوونی ڕێژەی گەنج و ئاستی هۆشیاریانە. بەچێ دەگوترێت گەنج و چۆن بیناسینەوە. گەنجانی ئێمە ڕۆڵیان چییە و لەکوێدا خاوەن نەخشن؟ ساڵی 2016 چی لە هەکبەدا بوو بۆ گەنج؟ دەگوترێت ساڵێک بوو بۆ ڕاونانیان بەرەو ئاسۆیەکی نادیار. گەنجان خاوەنی خەونی گەورن. خەونی گەنجانی کوردستان کامەیە؟ پەردبوونی توانای گەنجانی کورد لە گروپ و ڕێکخراوی بچووک بچووک لە کۆمەلگادا ڕۆڵی لاواز نەکردوون؟ دۆخی گەنج لە ئێستای کۆمەلگای کوردیدا تەورەی ئەمڕۆی بەرنامەی باس و خواسە و با میوانداری بەڕێز فاروق محەممەد مامۆستای زانکۆ قسەی لەسەر دەکەین. لەگەڵمان بن. بەناوی خوای بەخشندەی میهرەبان جارێکی تر سڵاوتان لێبێ. مامۆستاجیان زۆر بەخێربێ. مامۆستاجیان دۆخی گەنج لە ئێستای کۆمەلگای کوردیدا دەمەوێت بە شێوەیەکی گشتی پێ دوایە کە ئێستا دۆخی گەنج دواتر دێنە سەر پێناسی گەنجوانە، بەڵام پێ دوایە ئێستا بە شێوەیەکی گشتی دۆخی گەنج لە هەرێمی کوردستان چۆنە؟ بەڵێ بەناوی خۆی گەورە میوان سواز بۆ جەنابتان بۆ بینەران. دیارە توانین بڵێن بە گشتی دۆخی گەنج وەکو دۆخی تەواوی چین و تۆشکانی تری کۆمەلگا بە تایبەتیتر دۆخی گەنجان لە بارودۆخێکی ناهەموار و خراپدایە. ئەتوانین بڵێن ساڵی 2016 لە بارودۆخێکی تەنگژاوی و بارودۆخێکی نائارام لە هەموو ڕووەکانەوە، نائارام لە ڕووی دەرونیەوە، نائارام لە ڕووی بارودۆخی سیاسیەوە، نائارام لە ڕووی ئەو تموحانەی کە گەنج ئێوێ بێنێتە دی وە دەستەبەریکە بەخۆی کە ناتوانێت دەستی پێ بگا لە هەموو ڕۆکانەوە بۆ بە تایبەتی گەنجان بارودۆخێکی ناهەموار و ساڵێکی دژوار بوو و توانین بڵێن بە شێوەیە کە توانین بڵێن تا ئەندازەیە گەنجان بێئومێد و بێهیوا بن کە لەوەی کە بتوان لە ئایندێکی نزیکدا ئەو بێهیوایان بڕەوێتەوە، چونکە بارودۆخەکەەوە لە گرێژنە دەرچووەوە بارودۆخێکی ناهەموارە بە تایبەتی بۆ گەنجان کە دەست بۆ هەرچی ئەوە بەدەستیەوە نادەوە زمینە سازێک نەکراوە کە سوود دەتوانە و بەرەکانی لاوان وەربگیرێت. لەوانش بە خۆی بە کۆمەڵک تم و حکومەڵە خولیا و کۆمەڵە خەونی هەیە کە بەدی بێنێ وێرای خەونەکانی توانین بڵێن مافە سەرەتایی و سادەکانیشی بۆ دەستەبەر ناکرێت و بگرە گەنج لە بروی بەرەو پێشەوە هەنگاو بنێ و بەرەو پێشەوە بڕوە و خواستەکانی بێنە توانین بڵێن بەرە دواوە هەنگاوینەوە خۆ پاشەشەی کردووە کەم بۆتەوەی کە گەنجان بەڕاستی لە بارودۆخێکی ناهەموار و خراپدا بن. زۆر باشەکەواتە گونجاوە یان شیاوە بڵین کە دۆخی گەنج تەنها پەیوەندی بە ساڵێکی دیاریکراوی پڕ ئەزمون و قەیراناوێک و بەڕێستان ئاماژەتان پێکردیان ئەم دۆخێکی دوورمەودایە، ینی لە زەمانێکی قوڵترەوە دوورترەوە هاتووە و بەم ڕۆگەیشتۆ و دۆخیان ئاوایە. بەڵێ خۆی بەڕاستیەوە تەراکمی کردو، ینی بۆ وەکو جەناب دەڵی دوورمەودایەوە لە ساڵانی زۆر کێشە دوای کێشە گرفت دوای گرفت کەڵەکە بووە و کۆمەڵە قەیرانی تری بەسەردا هاتووەتە سەربار ئەمە بارودۆخی خراپتر کردووە. ئەگەرنا لە ڕابردووشە گەنجان ینی بێکەم و کوڕی نەبوون، بێکێشە نەبوون و بێگرفت نەبوون، بەڵام لە ڕابردووە ڕەنگە هیوایەک هەبوو بێ تا ڕادەیەک هێواژ گەنجان توانیویانە لە هەنێک کای و لە هەنێک بوارە کەم بێنە پێشەوە و تا ڕادەیەک ئەو خواستنەی کە هێنە بتوانن زمینە سازی بۆ بکەن و بتوانن لە ئایندێکی نزیکتردا بیهێنەدی یاخود لایەنێکم هیوایەک هەبووە کە بتوان لە ساڵانی ئایندا و خولیانێن هێواژ بەرەو پێش و بڕۆ بێنەدی، بەڵام لە ساڵی ڕابردووە ئەم هیوایانە توانین بڵێن تا ڕادی زۆر لە گۆڕدران تا ئەندازەی کە گەنجان بێهیوا کرد. ئێمە بینیمان لە بۆ منە 2015 لە ئەخیری ناوەڕاست و ئەخیری 2015 کۆمەڵە گەنجی زۆر هەرێمی کوردستان وڵاتی بەجێهێشت. ئەمە گەنج نکاتە ئەوپەڕی بێهیوابوون ئەوپەڕی ناوئومێدی بێگومان دەستبەرداری خاک و نیشتمان وە بەتایبەتی لە بارودۆخێکە کە چەند ساڵە بوو بارودۆخی گوزەرانی ژیان و هاوڵاتیانی کوردستان بەگشتی باش بوو، ئەنی ئومێد دەگا کە گەنجان ئەوانە کە لە دەرێ وڵاتن جارێکی ڕوو لە وڵات بکەنەوە کام شەپۆلش دەستی پێکرد بوو، بەڵام دوجار جارێکی پێچەوانە بووە ئەمیش بەرەنجامی خراپی بارودۆخیان خراپی ئەو ڕۆژەی کە تیا ئەژین بەڵێ بێگومان لە ئەمە کەڵەکەبووی ڕابردووە، بەڵام لەم دو ساڵی دواییدا بە تەواوی قوڵ بووە تا ئەندازەیەک گەنجان بێئومێد بوون. زۆر باشە. ئێستا بابێنە سەر کۆمەلگایمان دەشێ ینی جیاوازی هەبێ لە نێوان کۆمەلگاکاندا بۆ پێناسەکردن بۆ گەنجیان پێناسەکردن بۆ گەنج لە هەموو کۆمەلگاکاندا هەروەکو یەکترە
کۆمەلگایەشی تۆ وەکو کۆمەلگای عەرەبییان کۆمەلگای ئەوروپیان کۆمەلگای کوردی کە ئێمەش پێوەستین بە کۆمەلگا عەرەبێکەوە ینی دەشێ هەمان پێناسی هەبێ گەنج کە ئەگەر هەمان پێناسی هەیە پێناسی گەنج چییە بزانین گەنج چێوە چۆن بزانین ئەمە گەنجە بەڵێ پێنج پێناسیی جیاوازمان هەیە بەڵام بەگشتی توانین بڵێن هەموو پێناسەکان بۆ تەواوی گەنجان لە جیهانەیە بۆ تەواوی کۆمەلگاکانە بۆ منە پێناسیەکی گشتگیر پێناسی گشتگیر و بە تەواوی شمولی هەموو گەنجان و لە هەمووی کۆی وڵاتان ئەو پێناسی بۆ کراوە و تەنانەت نەتەوەی گرتوەکان خۆی پێناسی هەیە بۆ گەنجان کە مەتوانین بڵێن پێناسی گشتگیرە هەنێک لە شارەزان و زانانی بواری کۆمەڵناسی پیان وایە کە تەمەنی گەنج لە 18 ساڵ و دەست پێکات تاوەکو 36 یا 37 ساڵی و هەنێک پیان وایە لە 18 تاوەکو 40 ساڵی بەگشتی بە پێی یاسای نەتەوەیەکگرتوەکان تا تەمەنی 40 ساڵی بە تەمەنی گەنجدانێ لە تەواوی کۆمەلگاکانە کاتە ئەمە پێناسێکی گشتگیر و بەڵام گەنج ینی خۆی تعبیر لە چی تعبیر لە کاینێک کە کۆمەڵێک توانای هەیە کۆمەڵێک تاقە و لێهاتووی تایە و خاوەنی جوڵێ و هەمیشە کاینێکە کە حەزی لە نوێگەری حەزی لەشی تازی و حەزی بە نوێبوونەوەکە و بۆیە توانین بڵێن بەگشتی ئەوانەی کە تاقە و توانایان تایە و حەزیان بە نوێگەریەوە بەو بارودۆخی کە هەیە پێی ڕازین و بە هیوای ئایندێکی باش و گوزەرانێکی باشترن ئەتوانین بڵێن بە گەنج دانرێ بەڵام وەکو فئەیەکی عمری دیاریەوە کە تەمەن دیاری کرابێ تا تەمەنی 40 ساڵی لە 18 بۆ 40 ساڵی توانین بڵێن کەسە کەسێکی گەنجە تەنها ڕازی نەبوون بۆ دۆخەی کە گەنج تێیدایە ئەمە بەسە یان دەبێت کارکردنی گەنجیشە بۆی کە لەو دۆخەی هەیەی گۆڕانکاری تێدا بکات لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر لە دۆخێکی خراپەوە بەرەو دۆخێکی باشتر بەڵێ سەرەتا و واقعەیەکە هەیە کە تۆ بێ بەلای ئەو کەسەوە واقعێکی خراپ بێ و پێویست بە گۆڕانکاری بکە و ئەنج هەڵدا کە ئەم واقعی بێگومان گۆڕانکاری تیا بکات سەرتا بێ درک بۆ واقع بکە کە پێویستە بیگۆڕێت گەنجی ئێمە درک دەکات گەنجی ئێمە توانین بڵێن درکی کردووە و لە ماوەکانی ڕابردوژە درکی کردووە بەڵام ڕەنگە تا ئەندازێک لە گۆڕانکاریەکان یاخود لە هێنانەدی خواستەکانیان بێئومێد بووبن وتمان حەز بە خراپی بارودۆخەکە ئەکات بەڵام هەوڵەدا بیگۆڕێ بەڵام سێگە تۆ لە چەند کەناڵێکەوە لە چەند ڕێگەیەکەوە هەوڵی داوە کە گۆڕانکاری بکە بەدەستەوە نایێت یاخود ڕێکارە ئەو ڕێکارانی کە فراهەمە ئەو ڕێکارانی کە یاسایی کە مەدەنیە گەنجان گرتویانەتە بەر و بەڵام ئەنجامێکی ئەوتوی نەداوە بەدەستەوە کە لە خواستی لە ئاسی داواکارەکانی ئەمانە بێ و بۆیان ئەمە واکە کە ناومێت بوون بۆ نمونە لە بەگشتی کە ئەگەر سەیری ئەو ناڕزایەتەن کە لە ساڵانی ڕابردووشەوە لە حەفەی شوڕا بە تایبەتیەوە سەری هەڵداوە سێکی زۆربەی زۆری گەنجەکانن کاتێک ئەم گەنجانە دیکەیان بۆم واقعە کردووە کە واقعەکە بەڕاستی ئەبێ بگۆڕدرێت واتە لە ئاسی تموحی گەنجانان نییە و وتمان هەموو کۆمەلگا بەڵام بە تایبەتی گەنجەکان و هەوڵیشان داوە ئێستا ئەبینین ڕۆژانە لە شار و شارەچەکانە بۆ دابیکردنی پێداویستەکان بۆ گۆڕینی بارودۆخەکە بۆ ژیانێکی شایستەتر و باشتر خۆپشاندان نەکرێت ڕێژەیەکی بەرچاوی ئەم خۆپشاندرانە گەنجەکانن کاتە گەنجەکان دیکیان بۆ واقعەکە کردووە بەڵام ئایا هەمویان لەو ئاستایا ماونەوە کە پیان وە ئەم واقعە بەم شێوازە بەم ڕێکارانێک کێگرتوانە دەبەر ئەگۆڕدرێت ئەتوانین بڵێن بەشێکی زۆران بیئومێد بوون بۆیە ئەبینین ینی ئێستا گەنجان لە حاڵەتێکی ناهەمواری لە حاڵەتێکە کە خۆیان نەخۆنەوە پەنگە خۆنەوە کە ئەمە بەڕاستی ئەگەر چارەسێکی گونجایی بۆ نەدۆزێتەوە و ئەگەر دەواازەیەک مەخرەجێک نەدۆزێت بۆ جێبەجێکردنی داواکارەکان هێناندی خواستەکانیان ڕەنگە دوایی ئەم پەن خواردنەوە بە شێوازێکی سلبی بتەقێتەوە و ڕەنگداتەوە ینی پێ دوایە هەر لە ناو خۆدا ئەمە لە بازنەیەکی داخراودام ئەم تەقینەوەیەک ڕوودەدایان پێ دوایە من بۆ مەبەستاڵم کە گەنجان کێشەی زۆریان هەیە معاناتیان هەیە و داوا ئەکەن لە ڕێی کەناڵەکانی خۆیانەوە لە ڕێی ڕاگەاندنەکانەوە لە ڕێی ئەو ڕێگانی کە مەشروع و ڕەوایە بۆ تابی لە خواستەکانی خۆیانەکەن لە ڕێی خۆپشاندان و مانگرتنەوە بەڵام ئەبینی سێرەکەی ئێستا ڕێژەی ئەمە کەم بۆ تۆ بەڵام ناڕزایەتیان گەنجان زیای کردووە ئەمە ئەنی گەنجێک بێهیوا بۆ لەوەی کە بەم ڕێکارە مەدەنی یاسایانە بتوانێت گۆڕانکاری وەخۆ ژیانی خۆی باشترکە کاتە ئەمە یعنی لە هەر دەرفەتێکە ئەگەری تەقینەوەی هەیە ئەنی ئەگەر ئەوەیە کە ڕێکاری تر بگیرێتە بەر جگە لە ڕێکاری مەدەنی و ڕێگاری یاسایی و ڕێکاری ڕێگە پێدراوە ڕەنگە خوا نەخوازە ڕێگەیەکی نەخوازەوە بگرێتە بەر دواتر بە شێوەیەکی سلبی و بارودۆخی کوردستان ینی تاڕادێک بتەقێتەوە کە لە ئاز تموحی کەسمانە نەبێت زۆر باشە گەنجی ئێمە گەنجی کورد بەرچاوی ڕوونە کە
چی دەوێت خواستەکانی چیە داواکاریەکانی چییە چۆن گۆڕانکاری دەکات بەڵێ گەنج ئەتوانی ئامانجی هەیە ئەتوانین بڵێن کۆمەڵێک ئامانجی هەیە جا ڕەنگە ئامانجەکانی تا ڕادەیەک سنووردار بن تان بەڕێژەیە ئەگۆڕێ بەڵام ئامانجی سەرەکی بریتێ لە ئێستادا بریتێ لە مافە سەرەتاییەکانی بەڵام ڕەنگە ئەو میکانیزمی کە بتوانێت دیاری کە بۆی پێ بگاتەوە ئەنجامی ئەو میکانیزمی یۆک پێویست نەدۆزی بێتەوە یاخود فراهەم نەبێ لەبەر دەست نەبێ بۆ منە گەنج ئەمڕۆ کێشەی گەورەی هەیە گەنج ئەمڕۆ بێکارە گەنج تەخەڕوجەکە جامیعەت تەواوەکە بێت دەخوانی بڕوانامەی باڵا بەڵام لەولاوە دانامەزرێ تەنانەت لە کەتی تایبەت دانامەزرێ ئیشێکی سادەشی دەست ناکەێت بتوانێت ژیانی ڕۆژانی خۆی پێ دابین بکە ئەمە لەلایەکەوە ئەمە واکە لەلایەکەوە گەنجان بە ئایندەی خوێندنەکەشان بیئومێد بن لە ئامادەیەکانە لە زانکۆ پەیمانەکان وەک پێویست نەخوێن بۆ چ 2000 ئەڵە من 4 ساڵ کە تەواو کرد دانامەزێن تەخەرج بوون دانامەزێن کاتە هیچ طموحێکی بۆ خوێندن ڕەنگە ینی نەما یا تاتی زۆر ئەم طموحە دابەزی ئەم کردهاتوتە خوارەوە لەلایەکەشەوە ئەم ساڵ خوێندن دواکەوت ئیتر بە هەومان نەزانین بۆی بارودۆخی سەختی ژیانی مامۆساوە بباشی بکەپتەخەمی حکومەت دەسەڵاتەوە کە بەدەم مامۆساوی نەچووە خوێندن دواکەوتوە ئەمە جارێکێ گەنجان کە بێگومانەوەی کە لە زانکۆ پێمانگان زۆبیان تەمەنی هەڕەتی تەمەنی گەنجێتیە ئەمانە جارێکە ناومێت و کێشەکان جارێکە کەڵەکە بۆتەوە بەڵام هەموو ئاانەی لە واقع تێپەڕن لە واقع دەربازێ ئومێدیان بۆ بگەڕێتەوە بەڵام چۆن میکانیزمەکەی ڕوون نییە بۆ چونکە وڵاتی ئێمە وڵاتێکی موسساتی نییە وەکو وڵاتانی تری جیهان کە لە ڕێکارە مەدەینەکان لە وڵاتان لە ڕێگەی یاداشتێکەوە لە ڕێگەی بەیاننامەیەکەوە لە ڕێی گربوونەوەی چەند کەسیەکەوە حکومت مڕاجعا کاتەوە یاسا ئەگۆڕێتەوە ڕێنمایی تاڵە دەرەکات و بارودۆخی ژیانی وڵاتیان چاکەکە بەڵام لە لای ئێمەوە تقریبان 3 مانگە بەگشتی بێگومان بەشێک لە مامۆستایان فڕۆمەلایش هەر لە تەمەنی گەنجێتیدان کەوتمان تا 40 ساڵێک حسابیکەی هەر گەنجن بۆ مانایش کە ئەمانە ئانەیە لە ژیانەکە بچنە ژیانێکی کە توانین بڵێن هەر تەمەنی گەنجیشان تێپەڕاند بێ بەڵام هێشتا گەنجبوونتیانە ڕنگدانەوە هەیە بۆ چکانەوە واقعیت بگەڕ بە واقعێکی گونجاوتر باشتر کەواتە ئەم ڕێکارەیەش ینی دادی نادا چارەسەر نییە بۆ چکە حکومەت بەدەمیەوە نایە وتمان لە ئەوروپا لە وڵاتان بەدەم ئەم داواکاران ئەچێ بەڵام لێرە بەدەم ئەو داواکاران ناچێت کەواتە ئەتوانین بڵێن میکانیزم لای گەنجان ڕوون نییە بۆ چونکە هەرچی ڕێگەچاری کە بە باشی ئەزانێت بە گونجاوی ئەزانێت دەگرێتە بەر لەولاوە ئەنجامی نابێ کەواتە میکانیزمی شتری نەدۆزیوێتەوە کە بتوانێت تعبیر لە خواستەکانی خۆی یاخۆ لە داواکارەکانی خۆی پێ بکە و ئەگەر بیدۆزێتەوە ڕەنگە میکانیزمی بێ کە ینی میکانیزمی بێ کە لە ئاستموحانە بێ یاخۆ لەو ئاسانە بێ کە خەڵک حەسوودی پێ بەرەوە بارودۆخ بەرەو ئاقارەشی خراپ بەرێ زۆر باشە مامۆستا بە دروستی ئێستا پێ دوایە ڕۆڵی گەنجان لە هەرێمی کوردستان لە کۆمەڵگای کوردی خۆماندا ڕۆڵیان لەکوێدایە لەکوێدا خاوەن نەخشن و بەچیەوە جێدەستیان دیارە بەڵێ ئێمە گەر دیقەت بین ئێستا بارودۆخ لە دوای ڕاپەڕین بەتایبەتی لە دوای 2023 تاکو 2013 تا ڕادێک بارودۆخی کوردستان ئارام بوو ئیستقرار بوو لە هەموو ڕوەکان لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە تەڵبێگومان کە ئەمانش بوو لە باری دەرونیشەوە باماشەوە ئیستقرار بووە گەنجان ئەوەی کە لە سەریانە ئەتوانم بڵێم تا ڕادەیەک توانیویانە ڕۆڵی تا ببینین بۆ نمونە ئێستا خۆشبەختانە ڕێژێکی زۆر گەنجمانێک کە خاوەنی بڕوانامن لە دەرچوی پەیمانگا لە دەرچوی زانکۆ لە بۆ سەروتریش کە ئەمە ینی شتێکی دڵخۆشکەرە و هەروەها ئەگەر ئێمە سێریکە ئەنجارێکیکە لە بوارە جیاوازەکانی ڕابردوودا لە قۆناغە جیاوازەکان توانیانە ڕۆڵی خۆیان ببینن بۆ نمونە گەنجانێک فترێک تا ڕادەیەک فشار هەبوو و تا ڕادێک لایەنە سیاسیەکان دەسەڵات دەرکیان بۆ توانایی گەنجان کردبوو بۆ ڕۆڵە کردبوو توانن لە هەنێ بوارە ڕۆڵی خۆیان ببینن بۆ نمونە لە کای پەرلەمانیدا توانین بڵێن ئەم پەرلەمانی کە ئێستا پێکی خراوە پەرلەمانێکی تا ڕادەیەک چالاک بوو ئەکتیڤ بوو پێ دوایە بەهۆی گەنجبوونەکەیەوە بوو یەکێ لە هۆکارەکان بریتی بوو لە گەنجبوونەکەی کۆمەڵێک کەس کۆمەڵە پەرلەمانتار کە ئەم بێگومان دواتر ئەمری واقعی لایەنە سیاسیەکان دڵیان بۆ واقعەکەگرا سەردەمی هێنانە پێشەوەی گەنجانە و کۆمەڵی گەنج لە لیستەکانە کێبرکیان دەکەی بۆ چونە نێو پەرلەمان بێگومان ئەوەش
ئەو داواژ و سەرمێلا کە ڕاستە بۆ چکە ڕێژێکی بەرچاو لەم گەنجانە دەنگی خەڵکو هاوڵاتیانە بەدەزێنەوە چونە نێو پەرلەمانی کوردستان کە متوانێن ڕۆڵی خۆیان ببینەوە پەرلەمانێکی چالاک بێ کە دوجار بەو پەرلەمان لەبەرەوەی چالاک بوو بۆ شێوەڕێکە داخرەوە کە پەرلەمان ئێستا لە کای خۆی لە ڕۆڵی خۆی وەستاوە وەگەر جارێککە وربینەوە ئەبینین زۆربەی ئەمە ئەو پەرلەمانداری کە چالاکن کە جێگە دەستیان دیارە کە خەڵک ئەتوانن هۆشیارکەن و خەڵک لە ڕاستیەکان ئاگادار بکەنەوە بەگشتی گەنجەکانن پەرلەمانتارە گەنجەکان کە توانێت ئێستا بۆ من ناویان بینین کەمانە دیارن و هەموو خەڵکان ناسێ کاتە لەم بوارەشە گەنجان توانیان ئەسپی خۆیان تاودن و ڕۆڵی خۆیان بەرجەستەکەن لە ڕۆڵێکیکەی لایەنێکی تری سەرەکیە لە بەرگریکردن لە خاک و لە ئازادی ئەمڕۆ بینین هێزەکانی پێشمەرگە بەشێکی جوان گەنجن ئەوانەی کە دیفاع لە نیشتیمانەکەن دیفاع لە خاکی کوردستانەکەن و ڕۆژانە لیان شەهید دەبێت لیان بڕینارە بوو بەتایبەتی لە ماوەکانی ڕابردووە خۆشبەختانە تا ڕاستەیەک بەنسبەت کردەوە تۆڵە شەڕەکەی هێواش بۆتەوە کوردەوەنە زیان و قوربانی نادا بێگومان قوربانەکانی ڕابردوو زۆربیان گەنجەکان بوون هێزی پێشمەرگە زۆربەی گەنجەکانە چکە پێشمەرگایەتی یاخود سەربازیکردن خۆی بۆ خۆی خاوەنی مەشەقەت و یاخود مەشەقەت و ناڕەحەتی زۆر تێدایە ئەمەش بە گەنجەکانەکرێت تەحمولی بکەن و توانای بڕێکردنی ئەو ناڕەحەتیانەوە شەڕی دژمنیان هەبێ کاتە لەم بوارەشە گەنجان ڕۆڵی خۆیان بینیوە بە ئەندازەی خۆیان بە پێی پێویست ڕۆڵی خۆیان بینیوە بەڵام دیوی دومی وەڵامەکەی جەنابەت ئەوەیە ئایا دەسەڵات حکوومەت چی کردووە بۆی کە زەمینە سازی یا گەنجان بتوانن زیاتر ڕۆڵی خۆیان ببینن هەروەک چۆن لەم بوارانەیە کە باسمان کرد ڕۆڵی خۆیان بینیوە ئایا تا چەند ئەو زەمینە سازی ئەکا کە گەنجێک کە لێ ئەبڕێ و شەونخونی ئەکا بڕواناوی باڵا بەدەزێنێ ئەی خاتە شوێنەکە و سوود لە تااقەتوانێت ئەم گەنجە وەربگیرێت یاخود ئەو پێشمەرگانەی کە بۆ نمونە ئەچنە هێزەکانی پێشمەرگەوە حکومەت بتوانێت هێزی تریان بۆ بکاتەوە و زیاتر سوود لە تاقان وەربگرێ و مدەڕەبیانکە و ئامادەیانکە بۆی جارێکی ئەگەر خوا نەخواستە هەرێمی کوردستان ڕوبەڕووی هەج مەترسێکی تر بووە جا لە ئێستادا لە داعش ڕەنگە سپێنە شتێکی تر بێ تا چەند توانێتی سوود لەو تاقە توانیان وەربگرێ و ڕێکیان بخاو و ئامادەیانکە بۆی بتوانن باشتر دیفاع لە خاکی کوردستان بکەن و تا چەند توانیوێتی لە کەرتەکانی بەڕێوەبردندا و هەر تەنها لە پەرلەمان نا لە حکومداریدا لە حکومڕانیدا لە ئاوادانکردنەوەی کوردستانە سوودیان لێ وەربگرێت و زیاتر کوردستانی پێ ئاوادان بکەنەوە ئەوان ڕۆڵیان هەبێت لە پێشخستنی وڵات و کۆمەلگایە وەک چۆن لە وڵاتانی تر هەیە بەڵام ئەتوانین لەم بوارە وەک پێویست هەنگاو نەنداوە یان دەتەوێت پێم بڵێ لە پەرلەماندا کۆمەڵی گەنجی تێدایە لەبەرەوەی چوونەتە ئەوێ توانیویانە ڕۆڵەکەشیان دەرکەوێت بەڵام لە زۆرێک لە سێکتەرەکانی دەوڵەتداریدا یان حکومداریدا دەسەڵاتی کوردیدا ڕێگە نەدراوە زۆر گەنج لە زۆر بواردا ڕۆڵی خۆی ببینێ بۆیە ڕۆڵەکەی بەرچاو نەکەوتووە ڕێک وەک جەنابەت دەفەرمی لە کۆمەڵێک کەرتە لە کۆمەڵە بوارە وەک پێویست ڕێگە نەدراوە ئێمە گەر سێرکەین وتمان پەرلەمان زۆربەی گەنجە ئایا حکوومەت زۆربەی گەنجە یا بە پێچەوانەوەی کەواتە لە هەندێک بوارە تا ئێستا وەک پێویست ڕێگە نەدراوە زەمینە سازی نەکراوە کە گەنجان بتوانن ڕۆڵی خۆیان ببینن یاخود ئەگەر بۆ نمونە کەسێکیش چوبێتە پێشەوە ڕەنگە هۆکاری تایبەتی هەبوو بێت و بەڵام هۆکارەکە ئەوە نیە کە وەک پێویست خۆ ڕەنگە هەشمانە بۆ منە چەندانێکمانێک کە گەنجن بەڵام ئایا بەگشتی ئەوانە کە لە پۆستە باڵاکانی وڵاتن لە نەخشیان هەیە لە بەڕێوەبردنی ئەم وڵاتەدا کە بێگومان بەڕێوەبردنێکی خراپە بەڕێوەبردنێکی کەەوە بەزانین ڕنگدانی لەسەر لە ژیانی هەموو تاکی کۆمەلگا کردووە بێگومان ئەمە گەنجەکان نین کەواتە ئەمانە کەسانێکن کە دەسەڵاتیان پاوان کردووە و کەسانێکن گەنج نین غێرە گەنجەکانن و بۆی وڵاتیان بەم ئاقارە بەم شێوی ئێستا گەیاندووە بێگومانە گەنجەکان ڕێگەیان بدێت لەو بوارانەشە بچنە پێشەوە ئەتوانن چۆن لە پەرلەمانە توانیان پەرلەمانێکی کارا دروستکەن چۆن توانیان بەرگی لە خاکی کوردستانکەن ئاوە دەتوانن حکومڕانێکی باشتر بۆ وڵاتە زۆر باش فراهم بکەن یعنی ئەو پرسیارە سەر هەڵدەدا بۆ ڕێگە بە گەنج نادرێتەوەتە ئەنی بۆ ڕێگە بە گەنج نادرێ دەتوانن ڕۆڵێکی زۆر چالاک زۆر دیار زۆر سەردەمیانە تا ئاسێکی باش خۆیان ینی بۆ پێشخستنی ئەم وڵاتە کار بکەن بۆ ڕێیان پێ نادرێ بچنە تەواوی سێکتەرەکانی دەسەڵاتەوە بەڵێ کار بەختێر ئێمە ئەزمموی حکومڕانی خۆمان لەم هەرێمە ئەزانین چۆنە بێگومان تێکەڵ بۆ بە بەرژەوەندی حیزبی و تێکەڵ بۆ بە بەرژەوەندی شخصی
بۆیە ئەمانە کە لە حکومڕانیدان دەبینین دەستبەرداری ئەم پۆستانە نابن دەستبەرداری ئەم پلۆپایان نابن تاکو چۆڵێکن بۆ گەنجی بێتە پێشەوە ینی بە شێوەزیشتی دەکرێت بڵێن دەسەڵات کەوتۆتە دەستی کۆمەڵێک کەسەوە کە لە دەستیان نابێتەوە کۆمەڵێک کەس کە هەرێکە بە پاساوێک بە پاسایی بۆن هەنێکیان ئەمە شەرعەتی شۆڕژێڕیانێ ئەمە لە ڕابردووە کاتێککە خۆیان گەنج بوون خەباتیان کردووە تێکۆشانیان کردووە و ئەم ئەزمونە هاتوتە ئاراوە ئێستا بە مافی خۆیان ئەزانن بە تەمەنیشەوە بە پیریش هەر لەو حکومڕانێت بین و دەستبەردایی نەبن بۆ کەسی دوای خۆیان چۆن ئەم لە ڕابردووە گەنج بووە توانای هەبووە کاری کردووە ئێستا ڕێگە چۆن ناکە بۆی کە گەنجێکیکە بێتە پێشەوە توانایبی و کار بکات بێگومان ئێمە ناڵێن ینی ئێمە ئیسیغ ناکەین لە ئەزمموی بەتەمەنەکە بەڵام پێویستە زمینە سازی بکەین ئەو گەنجانی کە ئەمڕۆ دێنە پێشەوە ئەمانە کە ئەزممویانێ هاوکاری ئەمە تاوەکو دوجار ئەندێ ئەم وڵاتە بەرەو ئەندێکی باشتر بڕوە دواتر خاڵی نەبێت لە ئەزمون بۆ حکومڕانی بۆ بەرەبردنی وڵات ئەمە تەواو توانین بڵێن بۆ تەواوی وڵات دروستە بۆ تەواوی موسسەکان دروستە و بۆ حیزب سیاسەکانیش ئەمە بەڕاستی هەر دروستە کاتە بێ هێواش واش ڕێگەبێ گەنجان بێنە پێشەوە و ئەو مەساڵحە شخصی و حیزبیانە واز دەبین و ڕێگەبدەین خەڵکی تازە بێتە پێشەوە ئێمە کە ئەڵێن بۆ منە خەڵکی تازە مانای ئەوە نییە بۆ منە ئێمە بەرامەرتەنە لایەنێکی دیاریکراوە بۆ منە ئێمە ئەزانین کابینەکانی وزایی محاسی حیزبیە حزب لە دنیا حکومت پێگەێنە بەڵام هەرەوە حیزبە باگەنجە بێنێتە پێشەوە بۆ منە وەزیرت هەیە سێ کابینەیە چەند کابینێ هەر وەزیرە بە تەمەنێکەوە بە ئەزمونێکی خراپەوە هەر بەردەوامە ئەکرێمە بگۆڕێ کەسێکیکە کە گەنجێکە بێتە پێشەوە و گەنجێکی بەتوانە گەنجێکی خاوەن تاقوتوانە گەنجێکی خاوەن لێهاتووی و بڕوانامە ئەو کاتە توانێت ئەزمونێکی باشتر لەو ئەزمونانێک کە ئەوان خوڵقاندوانە ئەم ئەزمونێکی باشتر بێنێتە پێشەوە و بارودۆخە بە عقارێکی باشتر بگۆڕێت زۆر باشە چیگەلەوەی باست کرد کە گەنج لە خەباتی پەرلەمانیدا ڕۆڵی کارای خۆی بینیوە ئەگەر ڕێگەی پێدرێت ڕۆڵی خۆی دەبینێ بەڵام دەشێ ئێستا دەکرێت پێم بڵێ بەرهەمی گەنج لە هەرێمی کوردستاندا بەرهەمی دیاری گەنج لە هەرێمی کوردستان چییە؟ بەڵێ بەرهەمی دیاری گەنج لە کوردستان تۆمە لە ماوەکانی ڕابردووە وڵات تا ڕادەیەک ئاوادانی بەخۆ بینیوە تا ڕادەیەک لە ئوتوان لە فەتێکمان تا 2013 سەدەمێکی ئەتوانین بڵێن زیێڕین بوو بۆ هەرێمی کوردستان بەڵام سەردەمی گەشانەوە سەردەمی گەشانەوە بەڵام نەتوانرا ئەم گەشانەیە بکرێتە بناغە بۆ داهاتوو بەڵکو تەنها لە قۆناغێکا وەساو و لەبەروی ئەزمونێکی باش نەبوو و حکومڕانێکی باش نەکرا بە پلان و بەرنامەوە لێی نەچوینە پێشەوە یاخود نەچوونە پێشەوە دوجار بە ئەنجامەکەی لەگەڵ خۆی کۆتایی هاتوو نەیتوانی درێژە کێشێ بۆ دواتر بەگشتی ئەزمموی گەنج ئەتوانی بڵێن ئەوەیە کە کۆمەڵێک کرد هەیە کە گەنجتیا ڕۆڵی بینی و ئەمە جێگەی دیارە و ئەمە لە شوێنی خۆیەتی لەلایەکەوە هەوڵێک هەیە یاخود هەوڵێک دەستی پێکردەوە بۆ بە دامەزراویکردنی دامەزراوەکانی ئەم وڵاتە بە سیستیماتکردنی وڵات و بۆ سەروەربوونی یاسا بۆ تەداولی سوڵتە و گۆڕانکایی لە جوگەکانی حکومڕانیە ئەم ئەزمونە یاخود ئەم هەوڵە ئەتوانین بڵێن گەنجی لە پشتە وە گەنج داینەمویەتی چونکە هەموو گۆڕانکارێکی گەورە لە مێژوو داوا بوو لە ئێستاشە هەروایە بە گەنجەکرێ گەنج ئەتوانێت داینەوێت بەڵام پێویستی بەچی هەیە بگومان پێویستی بە ڕێنمایی و بە ئەوەیە کە ئەوانەی کە ئەزمونیانەیە بەتەمەنن و ڕێنمایی دروست و بەرچاوڕوونی بدەن بە گەنجان ئەمە یعنی شتێکی باشە کە ئێستا دەستی پێکردووە لەلایەکەوە وتمان لە ڕابردووە ڕەنگە بە کۆمەڵێک پاسا و خەڵک ئیقناعکراوێ بۆ بارودۆخی کەتیایژی بەڵام گەنجان ئێستا ڕۆژێکیان خوڵقاندووە کە ئەو بارودۆخە لە هیچ پاسایەکە قبول نەکرێت بە پاساوی بۆ نمونە ئەمە شەڕە ئەمە قەیرانە ئەمە چییە وا بکرێت کە ئەم پاسەوانە قبول نەکرێت و گەنج بەردەوام بێت لە داواکردنی گۆڕانکاری لە هەوڵەکانی خۆی ئەوەی کە پێ ئەکرێ وتمان بە پێوی کە ڕێگە پێدراوە لە بەردەستیاتی بە پێ و میکانیزمانێک کە لە بەردەستیاتی بەبێ و زمینی کراوە گەنج لەمە بەردەوامە بۆیە ئەگەر ئەم ڕەوتەی گەنجان بەم شێوەیە بەردەوام بێ لە ئایندە پێشبینی ئایندێکی باشی لێکرێ یاخود ئایندێکی باشی لێ چاوەڕوان ئەکرێت کە گەنج بەردەوام بێت یەکێ لە خاستەکانی گەنجەوەی کە گەنج پشو درێژە گەنج نەفەس درێژە بۆ یەگە بۆ نەفەس درێژەوە بەردەوام بێ لە ئایندەیە ڕۆڵی باشتر بەرچاوەکە ئەبێ و ئەبیندێت مامۆستا پێدوانیە ئێمە لە خێزانەوە لە ناو خێزانەوە پرۆگراممان نییە
استراتیژیەتمان نییە بۆ ئەوەی پلانمان نییە بۆی گەنجەکانمان هەر منداڵەکانمان دواتر کە دەبنە گەنج بۆی پەرایان پێ بدەین بۆی بۆ بەرهەمیان بێنین و بەریان بێنین ئەو جا دواتر لە خێزانەوە دەگوازرێتەوە بۆ ناوژیان و بۆ کەرتەکانی ژیان و بۆ سێکتەرەکانی ژیان و دواتر دەسەڵاتداریش. بەڵێ ئەو بۆشایەمان هەیە وەکو جەناب باسی یەکەی ئێمە گەر جارێ خۆی پێش هەموو شتێک بێ خێزان خۆی بەرنامەی هەبێ بۆ تاکانی خۆی ئەمە ڕەنگە خێزان بەشێک لە خێزانەکان هەیەیان بێ بەڵام بەگشتی ئەمە زۆر ینی چکە لە کوردستانە باوا بڵین ئەنی پلانێک ناتوانانی دایبنێت و بتوانین لە ئایندابی پێکی بۆ لە بەرەوەی بارودۆخەکە ئیستقرار نییە بارۆتەکە ئارام نییە لە خێزانە لە ماڵە ئێستا بەرنامە هەیە بۆی کە گەنجەکان مناڵەکان بتوانن ئایندێکی باش بە خۆیان دابی بکەن لە خوێندن بەردەوام بن بەڵام ئەم ئایندەیە چۆن دابی نەکرێ میکانیزمەکەی ڕوون نییە لای ئێمە بەگشتی ئەوەیە کە هەوڵ درراوە کە گەنجان خوێندن تاواکەن و بڕانامە بەدەست بێنن بەڵام دوایی هەمووی چاوی کردە حکوومەت و دەسەڵات و بۆ کەرتی گشتی یاخۆ بۆ کەرتی تایبەت بەڵام ئەوەی کە دیوی دوێمێتی حکوومەت وەک پێویست بەرنامەی بۆ ئەمە نییە چکە لە جیهانە تۆ ئەبێ بەرنامەی خێزانەکان و بەرنامەی حکوومەت تاواکار یەکتر بێ یاخۆ حکوومەت زەمینە ساز بێت تو ئەمڕۆ بەرنامەیەک دانەی لە ئایندەیە کە مناڵەکەت گەنجەکەت بەو چارەنووسە بگەێنی بەڵام لە پڕ باردۆخێکی نەئارام دێتە پێشەوە هەموو شتێک تێگەدا بۆ نمونە گەنجێک تۆحی بڕانامەیەکی باڵا هەیە لە زانکۆیەکی ئاسبەرز یاخۆ لە زانکۆیەکی کەرتی تایبەت تا ئەوەی کە بۆ نمونە ئەتوانێت لە بچێتە ئەو قۆناغێکی بچێتە زانکۆ بارودۆخەکە وا خراپ بێ کە توانای نییە تەنگ دەست دەبێت ناتوانێت تەنگ دەست دەبێت لە ڕووی ئابووریەوە ناتوانێت یاخۆ ڕەنگە ساڵی یەکەمی بڕی بێ ساڵی دوێنی بڕێ دو ساڵەکەی بە زەحمەت ناتوانێت من نمونەمان هەیە گەنج وازی لە زانکۆ هێناوە لە کەرتی حکومیش وازیێنا لە زانکۆی حکومیش نەک لە زانکۆی ئەهلی کاتە بەرنامەکان وەک پێویست ناچنە پێشەوە بۆ چکە حکومەت بێ بەرنامەیە حکومەت بێ پلانە بەڵام ئەبێ حکومەت مساعید بێ بۆ پلانێک کە لە کۆمەلگا و خێزانەکان دایانن بەرەو پێشەوە بچێ و جێبەجێ بێت و حکومەت خۆی پلانی گەورەی هەبێ پلانە گەورەکە لای حکومەتە حکومەت بێ زەمینە سازی بکە و پلان داڕژە بۆ چەند ساڵی ئایندە پلانی کورتخایان و درێژخایان حکومت بەرنامەیەکی بۆی کە ئەم گەنجانە سوود لە تااقەتوانیان وەربگرێت دوایە کە بڵین ئەو شوێنانی کە خۆیان ئاەوێت تاویان کرد لە ئاسەکانی خودن مەرجی هەمووی زانگۆتەوەکە کەرتەکانی پیشەیەکان ئەی بۆ منە شەشی ئامادەی یاخود ئامادەی پیشەیەکان چی کرا بۆی کە ئەمانە دوجار جدەستیان دار بێت و بتوانن لە کەتی ئەگەر حکومیش نەبێ لە کەتی تایبەتە ئێستا بەداخەوە لەم کاتێک ئێمە قساکەین ئەنی کەتی تایبەت بەرەو ئیفلاس بوو نەڕوە کۆمەڵی کاری گەورە لە وڵاتەیە کە چەند ساڵێکە بنیادنراوە کۆمەڵی گەنج و تاقی بگومان تاقی هێزیکا زۆربەی گەنجەکانە کە تایە کارەکەن وردە ئەمانە ئەنێرن کاتە ئەنی ئەوەی لە ڕابردووشە کە کەری تایبەت بە بەرنامەی خۆی بە بەرنامەی کۆمپانیەکان یاخو سەرمایه‌دارەکان بەرەمێنراوە یاخود بنیانراوە ئەمەش بەرەو دواوە پاشەکشاکە کاتە حکومەت نەک پلانی بۆ ئایندە نییە پلانی بۆ پاراستنی ئەم واقع ئێستا خۆشی نییە کەواتە ئەمە واکە کە گەنجان بێگومان ئەو پلانی کە ئەگەر لە خێزانەکانیش دانرا بێ و پێویست نەتوانن جێبەجێ بکەن. زۆر باشە مام ئوستاد گوتێ ساڵی 2016 ساڵی نائومێدکردنی گەنجان بوو و وان لێکرا کە گەنجان بەرەو ئاسۆیەکی نادیار ناڕوون مل بنێن. بەداخەوە وایە ساڵی 2016 بۆ تەواوی کۆمەڵگەی هەرێمی کوردستان ساڵێکی خراپ بوو کە ئاڵێن ساڵێکی خراپ مسلمان خودی ساڵەکە یاخود لەو ساڵەیە باریدۆخێکی خراپیان خوڵقان کە خەڵک پێوی گیرۆ دەبوو هەموو تەواوی کۆمەڵگا بە هەموو چین و توێژەکانەوە بە تایبەتی لەنێویدا گەنجان چکەمان گەنجان ڕەنگەوەی کە تەمەنێکی هەیە ئەزمونێکی هەیە هەرچۆنە بێ خۆی کۆنتترۆل بکە دام بە خۆیدا بگرێ بەڵام گەنج دام بە خۆیدا ناگرێت چکە بەردەوامەتمان تموحی هەیە و تموحی باشکردنی ژیانی هەیە کاتە واکە ناومێت بێ ینی لە ناومێتبوونیشی ئێمەگەر سیرکەین لە ماوەکانی ڕابردووە خۆمەڵی خەڵکی زۆر کۆچکرە بۆ دەری وڵات لە ساڵی 2015 لە ئەخری 2015 سنتەری پەرەبەدانی لاوان ڕاپرسێکی کردبوو ڕێژەی زۆری کۆچکردنی ئەمانە بۆی بێکاریەوەیە ئەجا بە پلی دوم بۆی خراوی بارودۆخی سیاسیەوەی یەکەم ئابوووریەکەی دوم بارودۆخە سیاسیەکە کاتە واکراوە کە گەنجان بێئومێدکردن و ناچار ئەم بارودۆخی کە هەیە تیا کۆچکەن و بەجێ بیڵن ئێستا ئەگەر جارێکێ بەداخەوە ینی
شاڵاوێکی بێدەنگ جارێکی سەری هەڵداوەتەوە کە دووبارە گەنجان خەریکە دەست بە شاڵاوی دومی کۆچکردنەکەنەوە و ئێستا ئەگەر تۆ گەنجان بدوێنی لەسەر شەقامەکان لە شوێنە گشتەکان بزانە تا چەند ئومێدی بەم وڵاتە ماوە بێگومان تا ئاسێکی زۆر کەم ئومێد ماوە زۆربەی خەڵک بێئومێد بوون بڕۆ ڕاپرسی بکە بزانە ئەگەر زۆربەی گەنجان دەرفەتیان بۆ هەڵکەوێ بۆیان ئەم وڵاتە جێبێڵم ئەم وڵاتە بەجێ نایڵێ بێگومان زۆربەی حەزەکە بەجێ بێڵ هۆکارەکەی ناومێد کراوە ئومێدی بەوە نییە کە لە ئایندەیەکی نزیکە ئەم باردۆخە ناهامارێکە خۆڵکەندراوە جارێکە باش بکرێتەوە و لە لای خۆمان لە هەرێمی کوردستان قەدر و توانای گەنجەکان یاخود لەبەرچاو ناگیرێ هێزی گەنجەکان توانای گەنجەکان لەبەرچاو ناگیرێ بەڵام وڵاتانی دەرەوە وڵاتانی ئەوروپا گرنگی یاخود بەهای ئەم هێزیان لایە جامیویستم ئەو پرسیارە بکەم لەناو کۆمەلگای کوردیدا گەنج تا چەند خاوەن بەهایە خاوەن شکۆیە جا ئەم خاوەن شکۆیە دووسەرەیە هەم خۆی گەنجەکە خۆی تا چەند هەست بەوە دەکات کە خاوەنی شکۆیە خاوەنی بەهایەوە تا چەند هەست بۆش دەکات چینەکانی تری کۆمەلگا بەم بەهایەوە لە گەنج دەڕوانن درکیان بەم بەهایە کردووە بەڵێ بەداخەوە توانین بڵین بەگشتی لە کوردستانە هەموو چین و ژەکان هەموو پلە و پیشەکان تا ئاسێکی زۆر بەهایان هاتوتە خوارەوە یاخود بەهایان وەک پێویست نەهێڵراوە ئەمڕۆ سیرکەی بۆ نمونە لە کەرتی حکومیە فەرمانبەر مامۆستا و مامۆستا بە مامۆسای پەروەردە و مامۆسای زانکۆوە بڕۆ لە خەڵکانی ئەوەی کە توانایکی داهێنانی هەبێ خەڵکانی بە ئەزمون یاخود خەڵکانی کە لە بوایە لە بوارەکانە خاوەنی داهێنانە ئەو گەنجانی کە توانیوانە ئامێرێک دروستکەن توانیوانە وزەیەکی کارەبا ئەگەر دەستیان بگیرێت بەرهەمی بێنن ئەمانە بەڕاستی هەمیان وەکو پێویست ینی ڕێزیان لێ ناگیرێ و بەهاکە ئێستا خەڵک ئەو چاوی کە سەری ئەم چین و توژانی پیەکە لە ڕابردووە جیاوازترە لە ڕابردووە بەچایکی گەورەترە سەری هەموو ئەمانە ئاگرە سەری پلۆپۆسە حکومیەکان بکە بەڕاستی خەڵک ئەمڕۆ چۆن لە وەزیفە حکومیەکان ئەڕوانێ چۆن لە بەرپرسەکان ئەڕوانێ بێگومان بەو چاوەنێک کە لە ڕابردووە ڕێزیانە گرتو ئێستا ئەم باردۆخی کە خوڵقانیانە وای کرد بەداخەوە ڕێز و بەهای هەموو پلۆپۆستەکان و هەموو پیشەکان بێتە خوارەوە بێگومان گەنجانیش لەم حاڵەتە بەدەن نییە ئەمڕۆ گەنجان هەست بۆ ناکەن کە کۆمەلگا بە تایبەتی حکوومەت بە چایکی گرنگی بێدان و لێڕوانێ گەنجێک ئیبداعەکە ئێوە تەنها حکوومەت زەمینە سازی بۆ بکە شوێنێکی بچووکی یاخود توانایکی متەواضعی بۆ دابین کە ئەم بەهرەیەکی هەیە پەرەی پێ بدە خۆ لە وڵاتان هەروە داهێنانەکرێ لە بیرۆکێکی بچووکە دواتر پەرەی پێدێ و گەورە ئەکرێ گەنجە بۆ لەم وڵاتەیە بیرۆکەی هەبووە حکوومەت ئاوڕی لەداوە وڵاتان ئامادەن بیرۆکەی تەنها بیرۆکە لێ بکڕن بۆ چکە ئەوان قەدر و توانای ئەم داهێنانەوە توانای ئەم گەنجانە ئەزانن بەداخەوە گەلای خۆمان ئەم قەدرە بژیرایە وەک پێویست گەنجان ڕوان لە شوێنەکانی تر ناکرد وانە دەروی وڵات ناکرد بەڵام لە ئەوروپا قەدری ئەم توانایە ئەژیرێ بۆ نمونە وڵاتانێکی زۆری ئەوروپا ڕاستە کە تۆ پێشوازی لە کۆچبرانەکرێ و تایی کۆچبران زۆربیان گەنجانن ئەمە بوعدێکی ئینسانی هەیە بوعدێکی مرۆڤدۆسی هەیە بەڵام بوعدەکەی تری ئەوەیە کە پێویستیان بە تاقو توانای ئەم گەنجانەیە لە وڵاتان ئەو سەرمایە گەورەی کە گەنجە وەک پێویست نیان ماوە ئەو هێزی کارە کە گەنجە نیان ماوە چوە گەنج هەر ئەوە نیە توانای ئەوەیە بۆ خۆی کارکە و ژیانی خۆی دابینکە ئەتوانێت ژیانی ئەوانەی خواردخۆی دابینکە وەڕێعایەت و سەرپەرشی ئەوانەی کە سەر و خۆشی بکات کەسێکی بەتەمەن کەسێک کە توانای کارکردی نامێنێ ئەم گەنجە ئەتوانێت سەرپەرشی بکە و ڕێزی لێ بگرێ و ڕعایەتی بکە کەواتە ئەوان ئەم هێزی کاران بەرەو کەمبوونەوە ڕۆشتووە و قەدری ئەزانن و پێشوازی لێکەن تاکو لە وڵاتانی خۆیان لە پیشەسازیەکانە لە شوێنە گشتیەکانە لە شوێنەکانی کارە بیان خەنە کار و دوجار خزمەت بە کۆمەلگای خۆیان بکەن هەر لە ئایندەشدا لەوانەیە هەر بەرهەمی ئەو داهێنەرانەیە کە لە وڵاتانی خۆمانەوە لێرە لە وڵاتانی ترەوە کۆز دەکەن بۆ ئەوروپا بەڵامەوان ئیستیسماریان دەکەن و بەریان دێنن فکرێ و گەنجانە سوود لێوەردەگرن دوجار بە ئێمەشی دەفرۆشنەوە ئێمەش دەبێت سەرەتەکەمان جارێکی تر بڕاتەوە بۆ دەرەوە بەهۆی ئەو بەرهەمانەوە زۆر باشە مامۆستا بابەتێکی تر هەیە دەگوترێ هێزە سیاسیەکان گەنج وەکو دەستی کار بەکاردێنن بۆکو ئەوەی ئەوان خۆیان خاوەنکار بن و گەنجەکانیش دەستی کار بن بەڵام لە نەتیجەدا گەنجەکە تەنها کارکردنەکەی بەردەبڕێ بەڵکو سەرەت و سامانەکە تەنها بۆ هێزە سیاسیەکان دەمێنێتەوە تۆ لەگەڵ ئەمەدا ئەمە تا ڕادەیەکی زۆر دروستە
کە بەو مانای کە لایەنە سیاسیەکان لاج کارگە پێویستیان بە گەنج بێ پەنا بۆ گەنجە بن و بەشان و باڵی گەنج هەڵەدەن و ڕۆڵی گەنج بەرز ئەنرخێنن تاوکاتی کە کاریان پیانە بەڵام دوازی کە کارەکە جێبەجێ و کارێک کۆتایی هات وەک پێویست ئاوەڕ لە گەنج نادرێت تاوکو کاتێکی کە و تاوکو کارێکی ئەگەر دیقەت بین لە کاتی حملەی انتخابی ئەگەر تۆ سیرکەی ئەوانەی کە بانگەشەکانەکەن چییە؟ بێگومان گەنجەکان زۆربەی هەر زۆری گەنجەکان کاتە لەم کاتایەتر حیزبەکان و گەنجیان بیرەکەوێتەوە ئاوەڕ لە گەنجە دەنەوە وەیتر گەنج ئەنرخێندێ بۆ چکە ئەمانن ئەوەی کە بە عمودێکی گەورە سەرەکەی و ئاڵایشی لیستەکەی لایەنەکەی داکوتی ئەمە گەنجەکانە ئەوەی کە لەسەر جادە بە کەرنەڤاڵ و بە بۆ ئەنواعی ئەم شێوازانەی کە ئەکرێت بۆ حملەی انتخابی زۆربەی هەر زۆریان گەنجەکانن بۆ پاراستنی خاچی وڵات بۆ پاراستنی خاچی وڵات وتمان پێشمەرگەکان ئەمانە زۆربەی هەر زۆریان گەنجەکانن خۆبەخشەکان ئەوانی کە ئەسنە ڕزی هێزگان بە خۆبەخشی ئەسن شەڕەکەن ئەجەنگێن زۆربەی هەر زۆریان بێگومان گەنجەکانن کاتە لەم کاتانەیە ڕۆڵی گەنج ئەنرخێندێ و لایەنەکان ئاوەڕ لە گەنجە دەنەوە بەڵام دواتر کە ئەم کارە کۆتایی پێهات بە خواستەکانی خۆیان گەشتن و کاریان بەگەنج نەما وەکو مەلەفەکە ئەپێچێت و تاو کاتێکی کە تەوان ئەڵێن بەگشتی تاو کاتێک کە جارێکە پێویستیان بەگەنج جێبێت و ئەو کاتە ئاوەڕ لە گەنج ئەدەنەوە ئەگەر نانی کۆمەڵێک تۆ ئەکرێ بەردەوامی لەمە تۆ گەنج ئەمڕۆ کاتی انتخاباتە پێویستی بەگەنج هەیە ئەسپێنش پێویستی بەگەنجێ بۆ بەڕێوەبردنی وڵات پێویستی بەگەنجێ بۆی کە لە بوارە جیاوازەکانە ببنە خاوەنی لێهاتووی خاوەنی شارەزایی قۆناغەکانی خوێندن تەواو بکەن و هەر بەوە نەوەسی کە تەنها بۆ بنێت لە چەند بوارێکە بوارەکانی ئەوەی کە تۆ پێویستی پێێتی لە وڵاتە بوارەکان زۆر و فراوانن پێویستە لە هەموو ئەم بوارانە تۆ دەرفەت بڕەخسێنی گەنجان بێنە پێشەوە لەبری ئەوەی دواتر پەنا بۆ دەستی کاری بێگانە بەری ئەو کاتە خەڵکی خۆماڵی و گەنجی ناوخۆ بتوان ئەو فراغە بۆ پڕکەنەوە چکە تۆ سێری ئەوان بکە کە لە کەرتی پیشەسازیە و لە کەرتی نەوتاوە لە کەتەکانی ترا ئەمانە بەشێکیان سەرمایی بیانین یاخۆ بڵێن کارکتەر و کرێکاری بیانین کە لەو بوارانە ئیژەکەن کە جۆرە پێویستیم بە شارەزایی و لێهاتووی پرۆفشناڵی هەیە بەڵام تۆ بۆ گەنجەکان نانیتە ئەم بوارە و لە بوارەشە گرنگیان پێ بدەیت دواتر حکومەت خۆی وڵات خۆی سود لە تاقەتوانێت ئەم گەنجانە وەرەگرێت کاتە ئەمە لەبارێکە ڕاستە کە لەو کاتەیە کە پێویستی بە گەنجان بێ ئاوری لێ دێتە بەڵام دواتر گەنجان جارێکیکەونە قۆناغی فرامۆشی دەشێەوە بڵین کە ئەم دەسەڵاتە پێی وایە گەنج زیادە لە وڵاتە پێویستمان بەوەندە گەنجە نییە چکە وڵاتێکی ئێمە وڵاتێکی بەرهەمهێنین وڵاتێکی مونتیجنین و ئیتر بەسیشە هێزە سیاسەکان کۆمەڵێ دەم و چاو و کۆمەڵێ کەس و کۆمەڵی کەسایەتی تر سەردەمیان ماوەیان سەردەمیان لە ئاوابووندایە دەسەڵاتیان بەدەستەوەیە ئیتر پێویست ناکە گەنج بێ و پێویستە کارێک پێن بۆی گەنجان بڕۆنە دەرەوە یعنی وەکو بڵایەک زۆر جار سەیری گەنجەکان ناکەن لە وڵاتە بوونیان بەو ڕێژەیە بەڵێ ئەتوانین بڵێن گەنجان وا لە دەسەڵات وا لە گەنجان ئەڕوانەیە کە ئەم گەنجانە پێویستێتی بەڵام بۆچی پێویستی بۆ پاراستنی دەسەڵات و بەرژەوەندەکانی خۆی دەسەڵات گەنجانی ناڕازی لێ زیادە گەنجانی ناڕازی ناوێت گەنجانێکیوێ گەنجانی دەستەمە بن گەنجانێکیوێ بە هەموو باردۆخی ڕازی بم گەنجانێکیوێت تەنها لەو بوارانەیە کارگەن کە ئەو بووی دیارەکە گەنجانێکیوێ دەسەڵاتەکەی پارێزی خاکەی پارێزی بەڵام ئەم نابێت داوای ژیانکە دواتر داوای ژیانێکی شایستە ناکرێت داوا بکە کە شوێنێکی هەبێ مەوایشیە بێ کە تیا ئیستیقرار بێ لە کرێنشینی ڕزگاری بێ گەنجی پێویستە بۆی کە دیفاع لە خاچی کوردستانکە شەڕکە بەڵام گەنجی ناوێت بێتە سەر جادە و داوای مافەکانی بکە داوای ئازادی بکە داوای تەداولی سوڵتە بکە کەواتە لە توانای گەنج تێگەیشتووە و گرنگی گەنجیش ئەزانێ بەڵام تا ئەو ڕادە گەنجی بەلاوگرنگەکە زەرەی نەبێ بۆ لە پێناو خزمەتکردنی ئەجەندای خۆی لە پێناو خزمەتکردنی ئەجەندا و مانۆی خۆی دابێ واتە گەنجێکی پێویستە کە دەست بە عەرشەکەیەوە بگرێت نەلەرزێ نەک گەنجی عەرشەکەی بلەرزێ بەڵێ ئەم گەنجەی ناوێت بێگومان بۆیە ئەبینین کە زۆربەی گەنجان کە ناڕازیە بن کۆچ ئەەکەن سەفەرەکەن ینی ئەگەیتە ئەو گومانەی یاخۆ بڵێن وا گومانە بێ کە دەسەڵات بێباک بێ بۆ چونکە ئەم گەنجانە ئەوانن کە ناڕازین بۆیە ڕەنگە دەسەڵات بەلای ئاسایی بێ گەنجانی ناڕازی با بڕوە ئەو گەنجێکیوێ لە خزمەت خۆی و ئەجەنداکەی و بەرنامەکەی و پارێزگایی لە بەرژەوەندەکانی بکە ئەویش
دوجار بەخواسی خۆی لە مەرحەمەتی خۆی شتێک با بەو گەنجانەکە بتوانن پێوەی سەرقابن و ژیانێکی هاکەزایی بۆ خۆیان بژین و بە کۆمەڵشتی لاوەشیەوە سەرقاڵیان بکە کە دوجار نەیپژێ سەرەوەی کە بیر لە گۆڕێنی ئەو دەسەڵات و ئەو حکومڕانی ئەو بکاتەوە. زۆر باشە مامۆستا گونجاو بڵین گەنجەکانی ئێمە خەونی گەورەیان نییە و بە کەمیش ڕازین. گەنجەکان توێڵە من نیسپیە بەشێک لە گەنجانمانەیە کە خەونی گەورەیان هەیە بەڵام بارودۆخێکیان خوڵقاندووە بارودۆخێکیان هێناوەتە پێشەوە ینی بەشێک لەم گەنجانە ڕەنگە تەنها بە هەلێکی کارکردن ڕازی بێ بۆم قۆناغی ئێستا بەڵام مانای ئەوە نیە کە گەنجە هەتا بۆ ڕازی بێ بە هەلێکی دامەزاندن لەم ڕۆیە ڕازیەکرێ بۆ چونکە وەک پەنێکی کوردی ئەڵێ ئەگەر تۆ کەسێک مردنی پیشان بێ بەگرانەتا ڕازیە ئەم لە هەموو مافەکانی بووە گەنجێکە جگەلەوەی کە بێهیوا کراوە کە لە ڕۆژە ڕۆژان بتوانێت خزمەتێکی باش بکە بچێتە پۆستێکی باڵای ئەم وڵاتەوە وڵات بە ئاڕاستێکی ڕاستە بەرێ لە هەمان کاتێک بواری کارکردنیشی نییە گەنجێکە بەگیرفانی بەتاڵەوە لانێکم لەم قۆناغەیە بەشی ئەوە کە مافی دابین بکرێت و بکێ سەر هەلێکی کار و ئیشێکی بۆ بدەێت لە قۆناغەیە ڕازی ئەبێت بەڵام ئەمە وتمان تەنها موسەکینێکە چکە گەنجان دوجار هیوای گەورەیانەیە جوان تموحی گەورەیانەیە و بۆی کە پێی ئەگەن بە شێوەیەکی کاتی ڕازی نابن چکە تۆ گەر بامان شێوە سیرکەی ینی ئەوی کە ئەو گەنجانی کە هەنێکیان بۆ نمونە تواناشیانەیە یاخود توانای داهێنانیانێ ئەم کەسە ینی لەوە دەرچەوە کە بەکەم ڕازی بێ بۆ ئەنجا تموحی گەورەتری هەیە داواکە هاوکاری بکرێت کە بۆی کە ڕۆڵی گەورەتر ببینێ بتوانێت کارگەیەک دروستکە بتوانێت ئەو بیرۆیەکی هەیەی جێبەجێ کات و بەرجەستێکە لە ئەمری واقع بیرۆکەی بێنە دیکاتە یاخود بۆ نمونەوانی کە داوای گۆڕانکاری ئەەکەنەوەی کە بەڕاستی بەکەم ڕازیین بۆ ئەنە گۆڕانکاری گەورە بێتە پێشکاتە ئەتوانین بڵین بە شێوەیەکی زۆر لە ئێستا گەنج وای لێکراوە کە بە شتێکی کەم ڕازی بێ بەڵام ئەمە شتێکی کورخیانە و چکە گەنج هیوای گەورەترەوە تموحی زیاتری هەیە. زۆر باشە مامۆستا گەنجان لە هەرێم پێدوانیە کوتلە کوتلەن و لە ڕێکخراوی بچووک بچووکدا ینی کۆکراونەتەوە ئەمە زەرری لە خودی پرسی گەنج نەداوە بۆی کە لە ڕێکخراوێکی بەهێز یان لە فدراسیۆنێکی بەهێزدا کار بکەن. چۆن پردبوونی لایەنە سیاسەکانی ئەمڕۆی هەرێمی کوردستان زرەی لە پرسی کورداوە و زرەی لە ئارامی و ئیستیقرار و یەکڕێزی و یەکهەڵوەسی کورداوە بێگومان بە هەمان شێوە پارچەبوونی گەنجان لاوان بە هەمان شێوە زەرەی لە پرسی گەنجان لاوەنداوە چونکە دوجار ئەگەر تۆ کۆمەڵی ڕخراو بێنی کۆمەڵێکی گروپ و دەستە بێنی پێکەوە هەمیان یەک ئامانجی و یەک ستاجی بەخۆیان دیاری بکەن ئەو کاتە ئەتوانن باشتر ئامانجەکانیان بێنێتی و باشی گویان لێ بگیرێ بەڵام ئەم کۆیە بەڕاستی ئەمڕۆ لەناو گەنجاندا نیە خاوەنی فدراسیۆنێک خاوەنی چوارچێوەک نییە کە هەمیان کۆ بکات و ئاڕاستەیان بکە بۆیە ئەبینی هێزی گەنجان پەرش و بڵاو بووە هەر کۆمەڵە و لە شوێنێ لە شاری لە شارەچێک وە کۆمەڵێک چەند ڕێکخراوێک پێک و چەند ڕێکخراوێکیکە لە بەرەیەکە و لە شوێنێکیکەن ئەگەر ئەم هەوڵانە پێکەوە کۆ بکرێنەوە ئەتوانن ئامانجی خۆیان باشتر بپێکەن بەڵام هەوڵیشەیە بۆی کە ئەم ڕێکخراوانە یاخود ئەم گروپانە وەک پێویست نەتوان لەیەک نزیک بنەوە چکە بەشێک لەمانە ئەو بارودۆخی کە لەمڕۆ لە کوردستانە هەیە لەسەر ڕنگدانەوەی هەیە ئەو دابەشبوونە سیاسی ئەو لەکترازانە بێگومان بە هەمان شێوە لەسەر بارودۆخی یاخود لەسەر ڕێکخراوەکانی گەنجانیش ڕنگدانەوەی خۆی هەیە ئەوانش تا ڕادەیەک دابەشبوون و ئەوی کە دابەشش نەبووە وتمان کەمێک ماوەتەوە کە بەسەن پێکەوە کۆبن ئەو تااقەتوانیان نییە بە تەنها خۆیان بتوانن ئەو کارتە فشارە بێت دروستکەن تاکو دەسەڵات و حکوومەت بێنە ژێربار و بەدەم داواکاریەکانیانەوە بێت کەواتە گونجاو بڵێن هێزە سیاسیەکان ئەم پەرت و کوتلە کوتلەی گەنجان بۆیە دروستیان کردو بۆی فشارێکی بەیەکەوەی گەنجان بەرامبەریان ڕاز نەبێتەوە ڕوبەڕوویان بێتەوە داوای گەورەیان لێ بکات. هەمیشە دەسەڵات لە هەر کۆبوونەوەیەک لە هەر گربوونەوەیەک لە هەر هەوڵێکی دەستەجەمعی حەزەرەکە و بەگومانەوە لێڕوانە و هەوڵەدا ئەمە سەر نەگرێ ئەگەر تۆ سیرکەی لە هەرێمی کوردستانە هیچ ڕێکخراوێکی کەوانێک کە بێگومان سەرتاسەرین هیچ ڕێکخراوێک یەکدەنگ نییە کۆ نییە ئەگەر تۆ سەیری بۆ نمونە ئەوانێک کە ئەمڕۆ لەسەر جادن مامۆستایان لەسەر جادن ئەمانە ڕێکخراوێکیانێ بۆ دیفاع لە مافی خۆیان کە بتێلێکیتی مامۆستایان هەمیشە دەسەڵات هەوڵەدا کە ئەم ڕێکخراوە یەکدەنگ و یەکڕیز و یەک هەڵوێز نەبێ
بە هەمان شێوە بۆ تاویتی چین توشگانی کۆمەلگا بەو شێوە بۆ گەنجانیش بە هەمان شێوە چکە لە هەر کاتێک ئەمانە یەکدەنگ و یەکڕێز و یەکەڵوێز بوون ئەو شارەکانیان بەهێزەوەی دەسەڵ ناچارە بێ من بۆ داواکاریەکانەوە بۆیە هەمیشە هەوڵەدا کە ڕێگری لە یەکڕێزی بکە یەک فیدراسیۆنی بکە یەک تیمی بکە و ئەگەر دروستیش بێ هەوڵدا لە ناو تیمەکانە بە هەمان شێوە خەڵک ئینتیمای بۆ لای خۆی ڕابکێشێت تاوکو ئەو هێز و دەسەڵاتێکی لاوازی بکە خۆی لە دەستێ پەرتیکە سیاسی پەرتکە و زاڵبە بەکاردێنێت. زۆر باشە مامۆستا سەر ئەوەی گەنج خاوەنی وزە و تواناکی گەورەیەکەوە هیچمان گومانمان لەسەری نییە بۆچی نابن بە خاوەنی هێز بتوانن فشار دروست بکەن بتوانن ڕوبەڕووی دەسەڵات ینی خواستەکانیان ڕنگ بداتەوە لە دەسەڵاتدا لە کاتێکدا گەنج لە وڵاتان کاریگەرە لە وڵاتان گۆڕانکاری زۆر گەورە لە سەردەستی گەنجەکان دروست دەبێت جاچ لەوەی کە دێنە سەر شەقام و داوای گۆڕانکاری لە دەسەڵات لە سەرۆکی دەسەڵات لە سەرۆکی وڵات یان لە هەر بابەتێکی دیکەدا دەکەن. ئەمەی تۆڵی دوو وێنە خاتە پێش چاومان وێنەیەک کە لە غەرب و وێنەیەک لە شەرق وێنێک لە وڵاتانی ڕۆژاوە کە گەنجان ئەتوانن بێنە سەر شەقام و داواکارەکانی خۆیان بە شێوازی ئاسایی و یاسایی و مەدەنیانە ڕاستەوخۆش جویان لێ دەگیرێت ڕاستەوخۆش دێنە سەر خەت و گویان لێگیرەوە بەدەم داواکارەکانەوە دێن و لە ماوەیەکی قیاسی زۆر کەمدا. دیوێش کەمانە وێنەیەش کەمانە کە وێنەکەی ڕۆژهەڵات و کە ئێمەش بەشێکین لەو ڕۆژهەڵاتە لەو مەنزومەیە ئەمانە کە گەنج و هەموو دەنگی و هەموو داواکاریەک بە چاوی گومان و لێ ئەڕوانرێ و پشتگوێ ئێخرێ و بگرێت تاوەڕادێ ئەگەر ئەم هێزە یاخود ئەم داواکارە بخەمڵێ بگاتە ڕادەی مەترسی بۆ سەر بەرژەوەندی لایەنەکان دەسەڵاتدارەکان پەنا بۆ هێزیش ببرێت. بۆی ئەم گۆڕانکاریە لە شەرق جیاوازترە لە غەرب لە ئەو بین لە وڵاتی خۆمانە گەنجان خۆپشاندانەکەن داواکاری ئەگەێنن یاداشنامە بەیاننامە ڕێکخراوی گەنجان چەند ڕێکخراوی پێکەوە بەناوی لەژێر ناوێکە لەژێر چەتێکە ئەستنە سەردانی لایەنەکانەکەن سەردانی هەنەجار لای حکومەت وەک پێویست گویان لێ ناگیرێ و پێشوازیشیان لێ ناکرێ لە ڕاگەانەکان یاداشی خۆیان تەقدیمەکەن بەڵام حکومەت نهاتە سەرخەت. بۆیە ئەو گۆڕانکاریان کە گەنجان ئەتوان ئەو گۆڕانکاریە بکەن لە وڵاتانی ڕۆژهەڵاتە بە هەرێمی کوردستانیشەوە کاتێکە چەتێک هەبێت ڕێبەرێک هەبێت سەرکردەیەک هەبێت ئاراستەیان کە وەک نمونونەکانی بۆ نمونە بەهاری عەرەبی واتە ئەبێ گەنج تاقە هەیە توانای هەیە بەڵام وەک پێویست نەیتوانیوە خۆی کۆبێ و خۆی لەژێر چێتێکا خۆی بینێتەوە کاتە پێویستی بە ڕابەرێک هەیە بە سەرکردەیەک ناویچی دێنەی کێشەمان ناو نییە بەلایەنێکی ناوەنیە بەڕابەرێ بە سەرکردەیەک کە پێشوازی یاخۆ سەرپەرشی ئەم گەنجانە بکە بەرەو ئامانجەیە کە گەنجان ئەتوانن بهێنەدی بەمانایەکی کە بۆ هێنانەدی داخوازیەکانی گەنجان لە هەرێمی کوردستان چۆن هاوشەوەی عێراق لە بەغدا کەسێک هەیە ڕێبەرێک هەیە ئەتوانێ گەنجان و شەقام بجوڵێنێ بە هەمان شێوە پێویستمان بە کاریزمایەک بە ڕێبەرەیە کە لەوێ بتوانێت شەقام بجوڵێنێ ئەو کاتە گۆڕانکاری بەزمان سەرەکەی بڵێن دوو جیاوازی دەشێ ئەمە لە مجتەمەعی غەربیدا خۆراواییدا بەرژەوەندی گەنج هەموو گەنجان کۆبکاتەوە لە ژێر یەک چەتردا بەڵام لێرە لە شەرقدا دەبێ یان ڕێکخراوێک کە مەزهەبێک پارتێک یان کە بیر و باوەڕێکی جیاوازی هەیە یان حیزبێک کە بیر و باوەڕێکی جیاوازی هەیە کۆیان بکاتەوە ینی گەنجانی یەک نین لەسەر خواستەکانیان لە شەرقدا بەڵام لە غەربدا ئەمە پێچەوانەیە ئەمە دیوێکی دی بێگومان ئەمە دروستە بۆ چونکە گەنجەکان بەسەر ئاراسی جیاواز و بەسەر لایانی جیاوازە بەسەر بەژنی جیاوازە دابش بوون بەڵام دوجارە ئەگەر بینە سەر ئەوەش لە شەرقیشا بوو منە کۆمەڵێک مەساڵح هەیە یاخود کۆمەڵێک داواکاری هەیە کە ڕێژێکی زۆر گەنجان لە خۆ بگرێ بۆ نمونە سەر بابەتی بێکاری ڕێژێکی زۆر لە گەنجان بێکارن یاخود بڵێن ئەو گەنجانی کە ناڕازین لە کوردستان کەم نین و گەنجانی کە ناڕازین بە باردۆخە ناڕازین یانێ بیگۆڕن بە باردۆخێکی باشتر بەڵام ئەو میکانیزمە کوتمان تاسە نەیدۆزیوە کە بتوانێت تعبیر لەو گۆڕانکاری یاخود بێ ئەو گۆڕانکاری پێتەرجمەکە پێی بێنێتە دی بۆیە پێویستی بە کەناڵێک هەیە پێویستی بە میکانیزمێک هەیە پێویستی بە کەسێک هەیە کە ئەو میکانیزمی بۆ دابنێ یاخود سەرپەرشتی بکات و ئاراستێکە بەرەو هێنانەدی ئەو ئامانجی کە بەشێکی زۆری گەنجان کۆکاتەوە لە گۆڕانکاری لە خزمەتگوزاری لە پێداویستەکانی ژیانی ڕۆژانی لە لانی کەم لە هەلیکار لە دو ساتدا دەمەوێت کە بەلای منەوە ینی شتێکی زۆر کاریگەر و گرنگە ئەویش بابەتی
خۆپڕچەکردنی گەنجانە بە بابەتی زانست و زانیاری بە بابەتی خوێندنەوە بە بابەتی ئاگاداربوون لە پێشکەوتنەکانی دنیا ئاگاداربوون لە پێشکەوتنی فکریە لە هەموو ڕوویەکەوە زانستیە بەڵام پێت وانە گەنجی ئێمە ئەوەندەی خۆی گرتووە بە ئەنیمە حرمەتمان بۆ تەکنەلۆژیەکە بەشێکی گرنگی پێکاتەی ئێستا لە هەموو دنیادا هەموو دنیای لەسەر بەندە ئێستا کار لەسەر بە تەکنۆلژیا دنیا پێشکەوتۆ ژیان پێشکەوتووە بەڵام گەنجی ئێمە ئەوەندەی بۆ لایەنی تەرفیهات و کات بەسەربردن بەکاریدێنێ ئەوەندە بۆ پێویستیەکانی بۆ خۆ دەوڵەمەندکردنی بە زانست و زانیاری بەکاری ناهێنێ یان گەنج بەڕاستی کتێبی هەر بە زۆری هەڵبەتە مە ڕێژەیە بەڵام ڕێژە زۆرەکە کتێبی وەلاناوە خوێندنەوەی وەلاناوە گوێگرتنی لە زاناکان وەلاناوە ئەوە بەشێک لە ئەجندای دەسەڵاتدارانە کە ئەنەوەی گەنجان بەشتی تەرفیعی و بەشتی لاوەشی و سەرقاڵکەن و خۆشیان هەرچی داهات و هەرچی نیعمەت و سەروەتی ئەم وڵاتەیە بۆ خۆیان قۆڕخیکەن ئەنەوەی گەنج وا لێ بکەن کە بەکەم ڕازی بێ لەبری ئەوەی کە تعبیر لە خواستەکانی کە لەبەرەوەی کە زیاتر لە هەوڵی خۆ ڕۆشنبیکردن و وشاربوونەوەدا بێ بچێ بەشی لاوەشیەوە ئامانجی بچوک پشوشی هەبێ ئامانجی بێ کە بچێت لە کافتریاکە کاتێکی بەتاڵی هەیە سەرفیکە بچێ بەبێ هیچ ئامانجێ بۆ تەنها بۆ کاتکوشتنەکەی بۆ سەرقاڵکردنی بچێ خەریکی ڕەفاهیەت بێ خەریکی هەنێشتی بۆ نمونە بێسوود بێ یاخود لە کاتێکدا بێ ئاگا لەوەی کە ڕەفاهیەت و هیچ شتێکی باشیشی نەماوە لە ژیانە بەتەشید یاخود بەمانایشکە بڵین دەسەڵات ئێوێ ئەم گەنجە سەرمەستی خۆشیەکان و ئارەزوەکانی بکاو بچێ بەلای کەیف و سەفای حەزە کاتەکانی خۆیدا لەو لاشەوە بێخەم بێ لەوەی کە گەنجان ڕۆبەڕووی دەسەڵات بنەوە دەسەڵات چیە بۆ خۆی بیکە لە قۆڕکردنی دەسەڵات لە بەتاڵانبردنی داهاتی وڵات لە هەمووی کە خۆی ئێوێ ئەمەش سیاسەتی هەموو دەسەڵاتدارە تاگڕەوەکانە لە ئێستا و لە مێژوشدا نمونەی وامان لە مێژوودا زۆر ئەگەر بۆی بگەڕینەوە بەڵام لە بەرامبەردا گەنجان ئەمڕۆ لە هەموو کات زیاتر بەردەوام بۆ گەنجانەوە پێویستە بەردەم بەڵام ئەمڕۆ لە هەموو کات زیاتر پێویستی بە ڕاچەنینێک هەیە پێویستی بە ڕابوونێک هەیە پێویستی بە نەهەزەیەکی علمی فکری تەنانەت بەدەنیش هەیە چکە ئەمڕۆ ئەبینین گەنجان وەک پێویستی گرنگی بە لاشە و بەدەنی خۆشیان نادن لەوەی کە جەستێکی تەندروست و دوور لە نەخۆشی دوور وابێ کە چکە دوجار ئەو کەسی ئێوە خزمەت بە کۆمەلگا بگەێنێ ئەبێ خزمەتی جەستەی خۆی بکات تەندروست بێ بتوانێت خزمەت بکات بێگومان کەسێک کە نەخۆش بێ و تەندروست نەبێت لەشێکی چالاشی نەبێ بێگومان ناتوانێت چالاک بێت و خزمەت بە کۆمەلگا بکە کاتێ گەنجان ئەمڕۆ لەم گازێت پێویستیان بە ئەمانە هەیە بەو مانایانە کە بۆ نمونە سوود لە سەرچاوەکان لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە پێشکەوتنەکان نەبینە بەڵکو پێشکەوتەکان سەرقاڵی نەکە بە شتی لاوەکیەکان ببێ بە بەشێک لە ژیانی نەک ئەو ببێ بە بەشێک لە تەکنەلۆژیا ئەم تەکنۆلۆژیا بەکاربێنێ نەک تەکنۆلۆژیا ئەم بکوژێ و بەکاری بێنێ و بەکاری بێنێ بۆ خۆ دەوڵەمەندکردن بە چەکی زانست بە پێشکەوتن بە فکری جوان و بە ڕێگەساری دۆزنیوی ڕێگەساری گونجاو بۆ باشکردنی زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا فاروق محەممەد مامۆستای زانکۆ کە لە تەوەرەی ئەمڕۆ دۆخی گەنج لە ئێستا هەرمی لە ئێستای کۆمەلگای کوردیدا لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەیت بینەرانی ئازیز و خۆشەوی سپاس بۆ ئێوەش کە لە بەرنامەی ئەمڕۆی باس و خوازدا لەگەڵمان بوون بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرین هەمیشە لە شاد و خۆشی دابن خواتان لەگەڵ هەڵبژاردننی دۆناڵد ترامپ و هەروەها بەشداری کورد لە جەنگی مووسڵدا کە ئێستا ئەمریکا خاوەنددارێتی سیاسی و سەربازی جیهان دەکا کورد دەخاتە کوێی ڕووداوە گەورەکانەوە. حکوومەتی ئۆباما قەنەعەتی وابوو مرکز گرنگە وەکو هەموو حکوومەتەکانی ئەمریکی دائیمەن لای ئەوان بەغدا تاران ئەنقەرا گرنگترە لە کورد. ئەمە بۆ ئەوەش ڕاستە کە ئێمە ناتوانین هیچ ئومێدی هەڵچنین لەسەر ئەوەی کە بۆ ئایندە و دوای شەڕی مووسڵ ریفراندۆمێک بکرێ بۆ سەربەخۆی و ئێمە
هیچ گەرانتیەکمان وەرنەگردووە لە دوای مووسڵ بۆ کورد چیتی ئایا معاشی پێشمەرگە هەموو شتێکە بۆ ئێمە جاشین بۆ ئێمە جاشێکی دەولین ئایا بۆ خۆی ئەمە پایەی دەوڵەتداری لەرزۆک ناکا کە ئابوووریە قۆرەخ بکرێت و نەدرێتەوە بە هاو نیشتیمانیەکان پیاوێکی فەقیر کە منداڵەکەی ئەمرێ لە برسە سروودی نیشتیمانی ناڵێ ئەوە لە برسە معنای حکوومەتەکە مەسئولە لی وحتا بەرزایی نامەیەکی نار بۆ هێنری کیسنجەر وتی کاکە بۆ وامان لێکەن ئێمە دۆستی ئێوەین ئێمە ملەتێکینەوە هەر کیسنجار وڵامشی نەداوە دەپرسین مامەڵەی ئێستای وەزارەتی سامانە سروشتەکان و گروپێکی ناو حکوومەت بە سامانی سروشتیەوە لە هەرێمی کوردستان چەندە مامەڵەیەکی یاساییە و یاسا چۆن و ڕێگە بەکێ دەدات کە مامەڵە بە سامانی گشتیەوە بکات لە هەرێمی کوردستاندا. دوایی کە ئەسراوەردوغان ئەو لێدوانەی دابوو لە شەرق ئەوسەتا بۆم دەرکەوت 56% نەوتی هەرێمی کوردستان بۆ تورکیایە و کەسیش نازانێت چۆن پێی فرۆشێ و چۆن مامەڵەی لەگەڵدا دەکرێت. هەر بەپی قانونی نەوت و گازی هەرێم ئەڵێ مڵک نەوتی هەرێمی کوردستان بەپی خاوەندارەتەکەی وەکو مادەی 111 مادەی 111 دەستوری فیدرالی ئەویش ئەڵێ نەوت و غاز لە عێراق هەموو عێراقیەکانە. ئایا دەکرێت بەبێ ئاگاداری پەرلەمان و خەڵکی کوردستان بڕیار لە فرۆشتنی سامانی گشتی ئەم هەرێمە بدرێت کە سامانی هەموو خەڵکی هەرێمەکەیە بۆ ماوەی 50 ساڵ؟ ئەگەر ڕاگەاندن قسە نەکات، ئەگەر ڕێکخراوەمەندەنێگار قسە نەکات، ئەگەر یەکێتی بە ئەتیفاق لەگەڵ پارتیە نایەوێ بیفرۆشێ بێ ئەوش قسە بکە. ئەندام پەرلەمانێک بچێتە بەسیترین دائیرە ناتوانێت معلوماتی دەستکەوێت لە کاتێکیش ئەمە یاسایە و لە 80 دەوڵەتی عالەمە هەیە و یەکێکە لە ڕووە سەرەکیەکان. 100 ساڵە سعودیە ئال سعود حکومەکە بەڵام کەرتی نەوت بەدەست کەسی ئەکادیمەوەیە.
من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خێرخوازانی خۆشەویست. شاد و کامەرانین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بەخشین دەبینە میوانی ماڵەکانی ئێوەی بەڕێز و ئازیز و بەخشندە و خۆشەویست. بەرنامەی بەخشین ئەگەرچی لە سەرەتای هەموو بەرنمەیەکدا ناڕەحەت و دڵتەنگتان دەکات، بەڵام دوجار بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوە خانەوادە هەژار و منداڵە بێباوک و بێسەرپەرشتەکان لە ڕێگەی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە دوای ناڕەحەتی و ناهەموارێکی زۆری ژیانیان دەروی خێران لێ ئەوێتەوە و ئەوانی ژیانێکی ئاسوودە بەڕێ ئەکەن. بەرنامەی بەخشین بە هاوکارەکانی ئێوە لە ماوەیەکی زۆر کورتە ئەگەرچی قەیرانی داراییە، بەڵام هاوکاری و کۆمەچەکانی ئێوە هەرچەندێک بێت کۆ ئەبێتەوە لەلایەن لیژنەی بەرنامەی بەخشینەوە. لیژنەی بەرنامەی بەخشینیش بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوە نمونەی لەم شێوازە خانووە زوو ئەخاتە بەردیدی بینەران و پێتان ئەڵێت هاوکاریەکانی ئێوە بۆ ماڵی هەژار و نەدار و منداڵی بێباوک ئەوە بەرهەمەکەیەتی. نزیکەی 2 مانگ لە ئیستا سەردانی ناحەی تەکیەمان کرد لەوێ ماڵێکی بێباوکی هەژاری نەداری خاوەن 3 منداڵی بێباوکمان بە ئێوە ناسان. پاشان ئێوەی خێرخواز و دۆستی هەژار و نەدار و منداڵی بێباوک هەریەکەتان لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانەوە هاوکاری کۆمەچیتان نارد بۆ بەرنامەی بەخشین. بابزانین بەوەی هاوکاری کۆمەچەکانی ئێوە ژیانی ئەم خانەوادە هەژار و نەدار و بێباوکە چۆن گۆڕا و ئێستا ژیانیان چۆن و پێشتر چۆن بوون. داگەن ئێستا ژیانتان چۆن؟ بەخێراتی کەناڵەکەتانێکم زۆر بەخێر سەر چاوی من خوا بەخێر. 2 مانگ لەمە پێش ژیانمان هیچ باش نەبوو، لە خانوویەکی بۆگەن تاریک تون بوو، زۆر ناخۆی بە دڵمان زۆر قەبز بوو، داخۆیان لە زۆر خەفەتبار بووین. زۆر ژیانمان خۆشی سەر لەخوا بەزیا بێ ناوتیاتی دەم خانووە ژیانمان زۆر خۆشە، هەموو تشتی تازەمان بۆ کراوە بۆ ماڵ و مناڵمان. پێشتر ژیانتان چۆن بوو؟ لە پێشتر ژیانمان باش نەبوو، پێشتر ژیانمان باش نەبوو، ژیانمان ناخۆش تاڵ بوو. لەوەتی بەرنامەی بەخشین 2 مانگ هاتووە تەمامە لێ هاتوونتە دەست پێمانداوە، ژیانمانی زۆر خۆش کردووە لە هەر لە هەوڵە گشت هەموو شتەکانمانی بۆ تازە کردوێتەوە. شتی تازی جوانمانی بوونەوە لە زۆپەت و لە تەلەڤیزۆن و لە فەرش و لە خەسالە و لە کەنتۆر و لە مەعرەز و لە گسکەی ناوماڵ و لە تەباغ و لە بۆیتەر و سەلاجە و تەنانە گسکی ناوماڵەکەشی بمانی ناوی سەر لەخوا بەزیا بە فەرش و گشتیم کامل مالیمانی بۆیە ناوە. ئەیشتە کۆنەکان چ لێت؟ هیچ ناوە تشتی کۆنش ئەوەی کۆنە بوو بە گشتم بەخشی بەو ماڵانە بەس دوو تشت فرۆشت، سەلاجێک و غازێکم فرۆشت، سەلاجێک و غازێکم فرۆشتر ئەوانی کە کۆنانەمان هەبوو گشتم بەخشی دامە فەقیرێک یۆ خۆم سەداوی دەستخۆشیتانیەکەم مامۆستاکان ماڵ تازی کاملی بۆم کردو. یعنی خۆ لەگەم ناڵەکان هاتمە سەر خانوویەکی حازر و ناوماڵێکی حازر. لەگەڵ ئەم 3 مناڵەمە هاتمە سەر ماڵێکی حازر و ماڵی حازر و پوختە مامۆستا بدمانی بۆ چەند سەماڵ جلی ئەو 3 مناڵە